باڵێ تەماشەوان نەجاش بۆی گوتوبژێکە بهتر لەسەر داوین پێشاتێن سووریە و ڕەوشاوێژین هەدرێ سکای بە مامۆستا محەممەد اسماعیل بەرپرسێ ڕێبەبریە پۆلیتبیۆریا پارتیا دموکراتیا کوردستان سووریا لە گەل منە ڕێسکای بە مامۆستا محەممەد دەمباش دەستپێکەدا هەرچەندە مژارێمە گەلەکنجی لێ دەژوێ چەندە دەست پێ بکەم چ دەماکەیەک و بەحسا چارەسەریەکێ ژە کریزە سووری ڕە تێکردن کریارێن هۆڤانە لە سووریە بهتر دەبن مینە عێریشکردن شەڕ و پەفچۆن کریارێن تیرۆریستی داوین ئەوژی و سێ تەقین لە پارێزگا سوێدا دروستبوو هاتنە ئەنجامدان و دانجامێدا بسەدان هاتنە کوشتن و بریندارکردن ئەنە کەسێژی داخوایانەک دوێ دەربارەدا بەڵاو کرد بێنەریناتە ژبەر چێ دەماک و بەحسە چارەسەریات تێکردن ڕەوش بڤی ئاوای تێک دچێ سلااو و ڕێز هەمێ تەماشەوانên هێژارە گەلک سپاس مامۆستا هەمیش کارمەندی ئارکێرە بڕاستی کاریساتا دڵتەزین یا گۆل پارێزگا سوێدا چێبووی ناوی وڵاتێکی تایبەتمەندیکوی جدا هەیە و باشقا هەیە و جباتا سووری بەگشتیدا خەلکێ بڕومەتێنە ناوێەوە زڵامێ بڕومەتێ تێن حسابکردن هەلێ سوێدا کریارên تروریست حقێوان هاتن ئەنجامدان بە ئەو تروریست دەرباسی مالا بوون عالەمت خەودا خەلکێوا کوشتن و زڵەوزارۆک و عیلە کامل هاتنە کوشتن وەکو عینی تشتێ گۆل کۆبانێکی بوویت 25 هەیوا 2015دا بۆ دەرباسی مالا بوون خەلک کوشتن و تەقین چێکردن و ڕهاب و ترۆریست و ئەو سووریێ داویە مەسەلا چەکداری تێ ئانین هەنێک جیهەتن هەنە هین ئەجندێوا دوان 4 ساڵێ بۆریدا چەند ساڵێ بۆریدا پێک نەهاتن خوازن ئەنجامی خودوی وەقت جێدژن وەختێ وندا وەقت دایعدا بکار بینن سەرێ ئەستەی کریارە هە دەرفەتا خودیتن باژارێ سوێدادا پارێزگا سوێدادا کاریبوون با کریارێ خراپ بکن ئەمە مەترسیکی جەم هەمی پێک هاتێن سووری دێ خویاکردن مەسەلا قۆناغا شەڕ هین نەسەکنیە و هین بەردەوامە و ئەبێ گۆ شەر دخوازن ناخوازن دەرباسی قۆناغا بە گوهێز ببن چارەسەریا سیاسی ببن گەلک جیهەتان یەک ژوە ڕژێم و بخۆشی هات تۆمەتبارە دوا مەسەلێ ویشکلیدا ئەنۆ ئەفچاوە ئەم کەسێها هەما ئێکشەر دەرباس ببین و نەحەواجز و نەتشتێک هەبوون و ژوا گوندا دەرباز بوون کەتن مالادا و ئەب عالەم کوشتن ویشکلێها ئەڤەنە کیبان کریارێن خراپ ئەجنداتێک و دەولەتێ دەستێوەردانە سووریێدا خوازن ئەجنداتی خۆی گونەهاتی پێکانین پێک بینت داویە شەڕاداتم دنیای دەولووە لێ تەکەس دکەم گۆ داویە شەڕایەت سووریێدا وێ مجتمعی دەولی جواتە ناودەوڵەتی تەفدا بایقدان دەدێ گۆبالیێ قۆناغا دی هەرە قۆناغەکە سیاسی هەرە چەکش دەستێوان چەکدارا ومان خراپە ژێمێ حتا محەممەد نەهال مەسەلا چارەسەریا سیاسی و ژێژی دستوری و محەممەد بێت گوت ناخۆ دەباس پێست خوازم سەروێ چەند ڕاوەستم تەباسەوێ کرد و داویە قوناغا شەڕە و نەهشتنە چەک وێ بەرە چارەسەرێکە سیازی بە بچێ ڕەوشە سووریێ لێ دراستیدا بە چەندین جارە وڵاتین زلهێز ئەنجومەن ئەولەیە نەفدەوڵەتی بریارن دوی ڕەنگی دن و شەر سووریێدا نەمینێ و بەشترین چارەسەش بۆی چارەسەریا کریزا سووریێ چارەیە سیاسیە لێدا هەمان دەمێدا ئەو بریار تێپۆشکردن وەکەخوا ڕەوشدمێنێ و درێژیت کێ لێ بنەریناتە ئەب وڵاتین زلهێز یەک و نەها چارەسەریەکەش بۆی کریزا سووریێ دەبینن و پێشەڕۆژە سووریە کە تێ دەستێوادا وێ حتا کەنگی بێ قوناغێ درێژ بکن و قوناغا نوێ دەست پێ بکە ئەو ژک و چارەسەریا سیاسیە یا بەگوێز بەرێ ئەو مەترسی هەیە وێ قۆناغێ درێژ بکەش بەرگۆ ئەجندا ناودەوڵەتی حتا نەها نەڕێک هەفتیە لەسەر استێکی لێ گروپە ئەسیتانە هەیە و گروپە جنێف هەیە ئەسیتانە رووسیا و هەواڵبەندی خۆش خۆرا سەسمار دکن گەکارە بن پێ تشنات چارەسەر بکەن دەستێوەردانە خەوڕە و لاقەت سووریێدا زێدە بکەن جنێف ئەمریکا و دەولەتێن هەب پەیمان خوازنش علیکی دیڤە ڕۆلاخوا و دەورا خەت سووریێدا خورد بکەن هەروەسا نەها نێزیک سەرێ هەیڤێ وێ مەجموعە سیتانە ڕوونێنێرینە قەبدا خویاکردنە وێ ئەو مەجموعە بچووک ژێربژن 5 زادیاک ئەو 5 زادیاک بریتانیا و فرەنسا و ئەمریکا و سعودی و ئوردن زائدان ئەڵمانیا ئەو ژیوێ پشت ئەسیتانە ڕوونێ پێتویە دێ خویاکردن وێ تێکیلیکی نابێنە ئەسیتانە و جنێفدا چێ ببە هەردوێ بە هەفتوورە نە بە هەرێکی حالێخوا
و یەک جوا سەرکەوە یەک جوا بنکەون و هەردوو بە هەفتوورە ڕێکەفتنێکی چێکن قۆناغا سووریە نەخشەیەکی تێخویاکردن پەرچەکردنا سووریە مەسالەیە خەریتە ئاسیتانە یان ئەوە یعنی دیارکردنا وان دەستێوەردانە وان دەولەتێن گۆت سووریەدا تێ دیارکردن گۆ وەکو شکلێکیش شێوەیەکی شێوازێ پەرچەبوونێ لێ گەلێک زەحمەتیوێ هەنەش بەرگۆ جغرافیا سووریە هەنکی زەحمەتە بنیاوی ژواکی هەنکی تێکە لە و ئەو خەتێن ڕاستێک گۆکاربن و هەفتوو بەلا بکەن و بەرژەوەندیان وان دەولەتاژی ینی بەرژەوەندیا تورکی حتاکی ڕادەیە و کی دەڤەروێ ڕادستی وێ بێ بەرژەوەندیا ئەمریکا و هەپەیمانێن وێ حتاکی ڕادەیە یا رووسیا و هەپەیمانە وێ یا بریتانیا ئەم هەمی نەخشایەوەی نەگەلکی زەلالە لێ پێتویە بریارێن ناو دەولەتی بەرۆ هەرن بالیێ ئەسیتانە و جنێف تێکلی هەف ببن ئەڤ یەک دەرفەتە ئەو قۆناغا بە گوهێزرا سەلایەکی تەنێ نەقاندنە ئەو قۆناغا بە گوهێز 4 سەلەنە مەسەلا حکومە دەستورە هەلبژارتنە باشە مامۆستا هەر چارە یەک یا دەستورێ ئانینە پێش ئانا مژیلن ئالیێن ناودەولەتی سەر پێکانینا دەستورێ باشە مامۆستا محەممەد بەحسە دەسوورکم و کۆمیتە دەستوری و ئێوە دەستوری سووریە بنویسێ لێ بەریوێ چەندێ بەحسە چەند وڵاتێکی کرد و لەگۆری بەرژەوەندی خۆت خوازن کریزە سووریە چارە سەر بکەن ئەمریکا رووسیا تورکیا ئێران بەریتانیا فەرەنسا ئەو وڵاتن پێنج زادیەک یەکوتە بەحس کرد بناری ناتە دۆزە گەلێک کورد لە ڕۆژاوای کوردستانی دوردا وێ لەگۆری بەرژەوەندیا کیژە وڵاتی بێ ئانگۆ بە تو ئاوایەکی ناکەوێ بەرژەوەندیاواندا و دۆزا کوردی بەرچاو نایەگرتن بەریڤژی وێ دۆزا کوردی یەک ژێ ئەف دەولەتی هە تەف دەژی ما فێم نەکردنەگە دژی کوردانن ژغیری تورکیا دەیندەراها لێ دەولەتێک و تاسیرەوە هەیە گە رووسیا بە ئەمریکا بە ینی تاسیرەوە گەلک نەرینێن کووردا و مافێ وڵاتی کورد تایبەتمەندی کوردی هەیە سەر فەفەرد کردیان سەر مێزا گفتوگوێت عالیە ناودەولەتیدا هەروەسا ئەنجومەن نیشتیمانی کوردی بەشێکیژی پۆزیسیۆنا سووریا و بێ بەشێ هەر نەبەس هەمات هەماهەنگێ دەیش ئالیە دیە پۆزیسیۆنێژی حتا ئالیە ناودەولەتیژی ڕێزگرتنێ ئەو تایبەتمەندیە مڵەتێ مە چاوێکی ڕێزگرتن لێت نەرن ئەم دبینێن گۆ نونەرێ مە دوا مەسالادا حەمیاد هەگەر مەسەلا قۆناغا بە گوهێز بە حەمی سەلاتێوێ وێ نونەرێ ئەنجومەن نیشتیمانی کوردی تێدا بن ئەم وەکو ینی بەشەکە تایبەتمەندیان مە گروپەکێ سەربخوات هەیئا تەفاوضی دانوستاندنێ دای مەسەلا دستورێژی نونەرێ مە وەکو کورد هەنە نەبەس نونەرێ مە تەنێ وەکو کوردانە دۆستێ مە هەنەیە ئاری مە بکەن پشتامە بگرن نێرینێ وڵاتی کورد و چارەسەرکردنا پزگرێکا کوردی و تایبەتمەندیان وڵاتی کورد درێ سووریادا تەنێ بان دژمنێ مە و نەحەزێن قەدیامە و وڵاتی مە تم مفاژ ناکۆکیا گوت ناو کوردادا و صراع ناف کوردادا مفاجێ گرتنە و وێ گورد دکن و جێ داخەیەژی گۆ هەنێکش کووردا بوا ئەجنداتێ دەولەتێن دی بەلاش و بێ مفا و بێ گۆ حەقی وڵاتی کورد و بێ قەدیا وڵاتی کورد بوێ بە مژیلن یەکرێزیا کوردی هینکی تێک چووە ئەو ینی معامەرە هەندر یان ناو کووردا خۆب خواتەنێ زەحمەتیکە لێژ ئالیە ناودەولەتی مەترسیامە زێدە نینەگە ئەف دەولەتێ هە هەگەر رووس بن بالیە دستورێکی دەینن نەدژی نێرینێ وڵاتی کوردن هەگەر ئەمریکان بنژی نەدێژی نێرینێ وڵاتی کوردن نە مەجموعە ئاسیتانە نە مەجموعە گۆ جنێف حتا یە پێنج زائدیەکژی نەدژی نێرینێ وڵاتی کورد و هەبوونا وڵاتی کورد حتا بەشێن ئۆپۆزیسیۆنێ نەبەس هەماهەنگیا سووریا گۆ ئەم تێدا منەساتێ دیژی قاهرایە مۆسکۆە هەیئا تەنسیقە نەدژی وڵاتی کوردن بەلکی کەسن تندرە و هەندرێ وادە هەبن لێ بەگشتی ئۆپۆزیسیۆنا سووری يعني تفجر سياسي كردي سوريا تايبتي انجمن اجتماعي كردي جهه كويت ناف حراك سياسي وناف هلو مرجع سياسي هندري سوريا باشا ما مستا محمد ددمكو ولاتن زلهيز ولاتن ناف دولتي هولدن كو كريزا سوريا شارع سربكن رجيما اسد روج بروج بهستر دبيو نافچين بهتر كنترول بكير بحثا نافچين سوريا ناكم بحثا رجاباي كردستاني بكم نها رجيما اسد کو ئەندامێکی کۆمیتە نەبەندیە پارتیژی بەحساوی چەندێکریە دکتۆر کاوا عەزیزی بژێنە ڕژێمە ئەسەد نەها هەموو دام و دەستگەهێن حکوومەتێ لە ڕۆژاوای کوردستانê birêvet bê û bi eşkere
پێدێ وان ڕێککەوتنیان خوێن بە شارتی لەگەڵ ڕژێمە ئەسەد دکێ کردار و دکێ بوارە جێبجێکردنەدا و بە ئەشکەرە دەدەمێک و پێدێ وەکە ئەو بێژە خۆرادەستی ڕژێمە ئەسەد کریا چارەنویسە سووریێ بەگشتی و دۆزاگەلی کوردی ناوان دەتێ چارەسەرکردن لە ئەسەر ئاستی ناودەوڵەتی و ڕژێم داهەمان دەمێدە بەهێز دەبێ پێدەژی بە ئەشکەرە دەبێژێ ئازێ دانوستاندنا لەگەڵ ڕژێ بکەم بێ مەرجێن پێشوەخت و بێ شەرت و بێ ئەی تشتێک بنەڕیناتە ئەگەر ئەو وڵاتن زلهێزی و چارەسەرێکش ji بۆی دۆزا کوردی ببینن پێدا حتاوە کەنهاژی پشتا ڕژێمە دەگرێت لە دژی یەکریزە نامالە کوردیەک و تا ئاماژە بۆی چەندێک کرد دۆزاگەلێ کوردی زەیفیەکەی نادیەدا چەندەها نەبوونو بێ ئەوەی مەرۆ لێت نەڕێ ینی پێشەڕۆژە سووریە نە دەستی ڕژێمێدا نە دەستی پێ هەواڵبندەوێت تەرداش پێدێ بگرا حتا هەواڵبندە ڕژێمە گەلەکەنە پێشەڕۆژە سووریە ئەف دەوڵەتی ها و ئەف بریارên ناودەوڵەتی ئەوێ پێشەڕۆژە سووریە نەخشەیە پێشەڕۆژێ وێدەینن نەتەسیرا ینی ئەوە ڕژێمێ گەلێکی تێداوێ لاواز بێ لێ نەها ڕژێم هەبوونا ڕژێمێ پێتریاوێ هەیەش بەل ji Rusya ra ji Amerîka ra ji hemî aliyên guhatîn ketin hundirê Sûriyeda eger rejêm tune bin muberrirê hebûna wa tune ji ber vê yekê jî rejêm ne bi qeweta xwe serketiye û ne bi baweriya xwe û ne bi biryarê qenc kirine û karin baş kirine heya serketiye pêtivîkî navdewletî heye got hebûna rejêmê di vê qonaxa heda wekû perdeyeke her kes her alîkî pişt wê perdê ecindê xwe tenfîz dike lê aliyên navdewletî tê xuya kirin heta niha wê qonaxa engî qonaxa veguhêz hinkî wê dirêj bike dirêjbûna wê de metirsî ji mijeke heye nezelalbûneke heye ji nêrînên teweceha Amerîka jî ya Rûsya jî û heta dîdara Putin û Trump jî kirî encamê wê hinkî tarîbûn tê de heye û nezelalbûn tê de heye ev tarîbûna hat tê diyar dike wê rêveberiyê got çêkin wê rêveberînin yani ew rêveberiye heyî hinkî pêş bixin ne bi şiklê ne zelal tê xuya kirin goyê çi awayî çi şêwazî gor berjewendiyê xwe li gorî derfeta heyî wê li ser wê astî çêkin lê hema her wê ne ev rêveberiyê niha bi got destê rejêmê û destê peyadê de bi wê rêveberînin dî şêwazekî dî deynin رولا ئەنەکەسێ سووریا ئاواکردنا سووریا وێ نە ئاواکردن و عادەت ئەعمار بێ وێ یعنی حد ئەدنا ئەو ژی تاریبوونەك تێدا هەیە نەزەلالبوونەك تێدا هەیە وەک جعدا و کەهرەبا و ئاو و هەند تشتا پێک بینن لە حتا کوی دەریە کێم زێدە نە دیارە ئەم بینە سەر ڕێکەفتنا ناودەوڵەتی سەر van دەوڵەتی خودی هێز قەت نە سەر مەزاج و نێرینە نەیا ڕژێمیە و نەیا هەواڵبەندی باشە مامۆستا محەممەد اسماعیل ئەو ڕێبەبەریان وا کە بەحث کرد بۆی سووریە و بەسا دەبەرێن کوردی بکەم کوێ وەرێکردن لە گۆری و وڵاتێن زلهێز و ناودەوڵەتی ژێرە داڕشتنێ بکەن ڕۆلا ئەنەکەسێ ڕۆلا کوردی پێدەوە کە هێزەکە کوردی خۆ نابینێ اونوەکە ئەنەکەسێک و نوێنەرێ تەبایە گەلێک کوردن لە ڕۆژەبای کوردستانێ ئامادەکاری چ ژێرە هاتنەکردن ژوێ قوناغا نورە یا کوتە بەحث کرد بله ئامادەکاریەمە ئەم یعنی وەکو سیاسیان ئالیە ناودەوڵەتی تەوادانا و ممثلێ مڵەتێک کوردن هەیئاتە فاوەدێدانە هەمی ئالیێ ناودەوڵەتی ئێبێ گۆ تەسیراوە و ڕۆلاوە سووریە هەیە و نام ئۆپۆزیسیۆنا سووری ئەم شریکێ ئۆپۆزیسیۆنا سوورینە ئەم شریکێ 22 میلیۆن سوورینە ئێگۆ مستەقبەلەن ئەمێ پەڤرە بژین ئەم یەک دو ما تایبەتمەندیە کێشەیە کوردی و تایبەتمەندیە مە جهێکی وێی تایبەت هەیە هەندێک حراکا سووری و پێشە ڕۆژە سووری سسێ وەکو پرۆژێ ئەنجومەنێ ما خۆ بەلاش گەلکی ئالینە شغلینە نه بەلاش ئەمن گەل ڕژێمێ شغلینە لەگەل ئەمریکانە شغلینە لەگەل تورکا ئەم خودیەک دۆزا کوردینە و ئەو دۆزا کوردی حتا ڕادایەکی وڵاتی مە باوەری پێ هەیە و وڵاتی ما پشتەبانیا خەباتە خەو دۆزا خۆ بکرد هەندێ سەر عەردەی واقع هەندردا مینێ ئەم مەرجێ ئەم دەرفەتا گۆ پەیدا ببێت قۆناغی بێدا عالیە ناودەوڵەتی گەکارە بە ئەو تندبوونێژ ناکۆکیا گوت ناو کوردا و کوردادا هەنکی ڕاکێ وڵاتی دژمنێ مە تند دیرۆکە حتانها استیفادەکیەوە إلا هەنێک گەل ڕژێمێ بن و هەنێک گەل ئالیا بەلاش بشغڵن لێ هەنەش بوو کێشەیە کوردیش بوو حەقی وڵاتی کورد و ئەوەی پێشکەبن و مستەقبەل ژوارایی و وڵاتی مەوەی پشتەوانیا داخوا ئێگ و داخوازی پێکتینەوەی پشتەوانیاوی بکە
باشە مامۆستا محەممەد خوازم بچمە سەر مژارادن و ئەو ژێوە بەحسا دەستوری سووریەتکە کۆمیتا دەستوریە و ناوژێرە هاتنە پێشکەشکردن و هەنێک دژن و نوێنە رنجی و دامان دەمێدا وتوبێژێ ئۆپۆزیسیۆنێ دەبێژێ و ئەگەر هەیە ئەو نابوەرنە گوهارتن بنەڕیناتە سووریە دەمەکەدا و تێ پارچەکردن و پێشبینی تێکردن و وەرێ پارچەکردن بەسەر چەند هەرێمەکیدا ئەف دەستورە نوویە وەرێ دانین ژبووی سووریەوەی کار بێ وێ دابەشبوونەوەی پارچەبوونە سووریە و بەرچا بگرێ ما پێ کاتیان مەسەلا دستورێ هاین پرۆژەیە ینی وڵاتی یەکگرتی و دیمەستورەوە هەوڵ دەدەن بۆ کۆمیتەیەکی پێک بینن ji ew qunaxa veguhêz ji her çarselêwê sella distûrê anînê pêşin û ewilî distûrekî çêkin. Li ser vêyekê niha wê her keskî her tarafekî pêncî ji rijêmê û pêncî ji opozisyonê û pêncî wê aliyê navdewletî jî wê nîka ji nav wa çilo pênca hilbijêrin distûrê çêkin. Ewa distûrê di rêpêşiyawan e. Yek jê ew yek ji hevdû nakokin tev da wê çawa bi hevra distûrekî deynin divê garantîkî navdewletî hebe. Yani bi min wê siraceke siyasî bi ne heta meselê distûrê bi. Ew siraca siyasî aliyê navdewletî wê deh bidin bi alîkî de ku çawa rêveberîn bêçêkirin ser sîstemekê ew navê distûr bi. Ew distûr jî دو جێ تێ فێمکردن یان ji bo hinek wext lazim e pê wext win da bikin heta va dewletên xwedîrol Sûriyê da li hev kirî û rêkeftin gel hev kirî an wê ecendê van dewleta tenfîz bin muhasesat nav van dewleta çêbin distûreke li gorî berjewendiyê van dewletên xwedîrol Sûriyê da li gorî wa bê çêkirine bi tevlî tiştê heyî Encûmena Niştimanî Kurdî wekû Kurd em çavnêrin em ê di nav vê helûmerca siyasî de bi hemî ihtimalatê wê heger siraca siyasî bin ême wekû siyasî ji hundirê Encûmena Niştimanî Sûrî de ê wekû distûrê jî bin distûr komîtê distûr û piştewa bigirin û xibretê ji wara teqdîm bikin em ê di wê de jî amade bin û tewasulê me û danûstandinê me nav hemî aliyê navdewletî de berdewam e û em xebata xwe dikin ji bo qediya miletê xwe. باشە مامۆستا محەممەد li gorî ku navên opozîsyonê pêşkêşkirina ku pêncî nav jê mafêwêya enekesa weke laşekî sereke ji laşê opozîsyonên hat tênaskirin û gelek şirovekar û Kurdan jî bi pêngaveke erênî dîtin an got îcabî. Lê dema ku bi tenê du nav an du nûênerên Kurdan dê komîta distûrî de hatine destnîşankirin bûna enekeseke te ber cihê rexnê de got ji ber çê bi tenê di nûêner hatine destnîşankirin yan jî gotin ku ev dabeşkirinaha dadperwarane têde nebû edalet têde nebû ji ber çi enekese nikarî bêhtir nabne bêhtir ji xwe de wê komîtê de destnîşan bike. Belê yani heta niha navê dawî ne diyarin yanî navê hatine pêşînyarkirin vê şêwazî ne ji bal heya tefawudê ve yekî Encûmena Niştimanî Kurdiye heye ji ber ku encûmen keyanekî serbixwe ye û em bêtaliyê bûne keyanê serbixwe keyanê serbixwe her mînasekî şeş keyan bûn em bûn ê hefta êdî yekê mêwa pênc e ême yek e yê Encûmena Niştimanî Kurdî em neh bûne keyanekî tê de ew jî karek divê pêşeroj ji bo wan selatê dî ji bo meselê hukm û bo meselê hilbijartina û wa meselê dî em ê muhawele bikin hewl bidin ku nûnerê me zêdetir bibin. Di nav hemahengiyê de jî nûnerekî me ji da eslê yazda yê hemahengiya Sûrî yazda yekî me ye û em ne yekê xwe û herdûyê xwe tenê dinerin em dibînin herduya Sûriya jî Siryana jî yê me ne û her dehê yê hemahengiyê jî ew jî dostê me ne û yê me ne û piştevaniya me yanî me dost di nav opozisyona Sûrî de hene gê piştevaniya helwesta Kurdî bêkirin Çi garantî heye ji bo piştevaniya Mamosta Mihemed garantî ewan piştevaniya me kir heta em bûn keyaneke serbixwe belê yani piştevanîkî çakirin heya ku Encûmena Niştimanî Kurdî bibe taybetmendiya wê hebûn keyaneke serbixwe hundirê heya tefawudê de di nav mînasatê Qahîra û Moskô de jî dostê me hene û heta mumkin e me jî hebin li ser vî esasî em karekî dikin berfireh berû qonaxekî bû danîna distûrekî yan siraceke siyasî jî derecayekê meselekê siyasî ne ku siyasîya nav van beşê nûnerên opozisyonê ên aliyên berbijêrên aliyên navdewletî û yê rijêmê
دفردا ودوستي ماجي هنا ومحاولة بكن أو خلكي ما يدهندر دا أم بيشاشكي خبرة هي قانون ناس نامازان قانون زانن أوانجي بشتفان جوارا بكاربا عريكاريا بكي وخبرتي بقدمين أميش همي شوازي خوا هول بدن راستا نسبة كردا أو نونر نهات ندانين قور نسبة بيكهاتا لنسبة كردا هنكي تعدايل ما هيا هنكي خبات يعني نلقوري جمانا ملطمة نلقوري خباتا ملطمة نلقوري قربانيين قو ملطمة دانين نلقوري بروجي سياسي قو أم سنة سوريا ومصلحة ملطي سوريا تبيجي باندكن راستا دي أمد هندري في هنو مرجع هذا محاول ضدن خباتا خدكن قاوكا نيزيك أمبون بك هذا كسر بقى نركي معايا باشا ما محمد دمك وهر لا شکر عالیک نوێنەری خوا جەهەکی دەدەست نیشاند کە هەنێک پێوەران گۆ مەقایسەنە دەبێ لەگۆری وا مەقایس و پێوەران بنداک و نوێنەرایەتیە وی عالی بکێ تێگوتن بژێ ئەنە کەسە تۆ کەسن پسپۆر وەکە کو نوێنەرش بۆی خوا کۆمیتا دەستوریدا دەست نیشان نەکردنەش بەرچی نكم كوميتا دستوري ما يكي قانونية أو مامستا زهرة عندما كوميتا قانونية أنجمن اجتماعي كردية هر وسا وقت مشتركت أمي كوميتا كل بيشتواش بين شش كساتشكن يه قانوني خبرات آريكاري بيشتوا بقرن بيشتوابن وشوري وآريكارية وحر تشتيدا وأمي كوميتا كي أمي تشكن بيشتوانيا وان نونري ما بكن تندرب بله باشا مامۆستا محەممەد داوین پرسیار خوازم ڕۆناهی بقێ سەروێ چەندەدا بێنەریناتە دەستوری نوێ سووریە کوژێرەتێ ئامادەکردن کوێوەرێ نویساندن حکومڕانی وێل سووریە بچڕەنگی بێ أنا مشتركوت هنا نديار أنا وي أو چلو پنج کس بين دست نشان كرنا أو چلو پنج درل بيشيوان يعني ناكو كيكي سياسية صراع كسياسية جبرقو متناقضات يعني هفناكو كنا بين قدا رجيمي وجوبوزيوني حتى يوبوزيوني خوب خبر كنايك عليبن اي اليه ناف دولتي بيشنيار بون هر يكي اجندا دولتك تنفيذ بك يك تركا دانيا ويك ايران دانيا ويك امريكا دانيا ويك روسا دانيا افانا وخوب خجيناكوك بن فام ناكو اب كوميتا چلو بينش كسي گو خو ناكو كيدنا بواد هي وصراعك السياسي به بتري وي گو مجيل كرنو سر مسألة دستوري اب شو هاجر مسألة دستوري بجبو خاطري مسألة دستوري قبو دستور دانين وخبرتها عاليين ناف دولتي اريكاريا بكن وسنترين ناف دولتي يفان مسألة دستوري ولات الدنيا حمية وسنترين ناف دولتي بيك علينا او جيو سنترك اريكاريا بكن وخبرتي مشوارة تقديم گەلک سپاس بۆی مامۆستا محەممەد اسماعیل بەرپرسێ ڕێبەبەریە پۆلیتبوریە پارتیا دموکراتە کوردستان سووریا و لەگەڵ من بووی گەلک سپاس مامۆستا